ئەو کەسەی درەنگ وەڵامی نامەکانت دەداتەوە شیکاری ناخیان دەکەم. ئەو کەسەی جوابت ناداتەوە تۆی بۆ گرنگ نییە. خۆت فریومەدە کاتێک پێت دەڵێ سەرقاڵم. ئەو تەنها دەیەوێت هەبیت وەک دڵنیایەکی دەرونی، وەک کەسایەتیەکی یەدەگ تۆی دەوێت. بەڵام تۆ بە پێویست دەزانێت بۆ پاڵپشتی دەرونی خۆی، چونکە دەزانێت دڵسۆزیت، گرنگی پێدەدەیت، داوا بکات یارمەتی دەدەیت. پشتی بە تۆ دەسپێرێت، ئەمما ژیانی بە شایستەی هەبوونی تۆ نازانێت. بە پاساوهێنانەوە، بە تووڕەبوون، بە هەڕەشەی دوورکەوتنەوە وا دەکات نەتوانیت لە نێوان دڵ و مێشکت خۆت یەکلا بکەیتەوە. خۆ دوورخستنەوە ڕاکردن نییە لەو کەسە، بەڵکو و گەڕانەوەیە بۆ لای خۆت. تۆ شایستەی کەسێکیت وەک خێر کاتت پێ نەدات، بەڵکو ئەو کاتەی پێت دەدات تا مەزرۆ بێت بۆ بەخشینی. ئیتر تۆش ڕێگامەدە دەروونت ئیستیغلال بکەن. من ڕزگارم دەروونتان دەناسم.